بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی بڕیاری پەکەکە بۆ چەکدانان و گۆڕینی شێوازی خەباتی خۆی. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر جعفەر عەلی مامۆستای زانکۆ. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو بەیۆش. بەخێرات سەرچاو. زۆر سپاس. دکتۆر خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو بڕیاری پەکەکە؟ زۆر سپاس سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کورسات. ڕاستیەکەی ئێمە سەرەتا دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو پاشخانە مێژووی کە پەکەکە بۆ دامەزراوە و دەوڵەتی تورکیا تا چەند بووە بە هۆکاری دروستبوونی حرەکەی بزوتنەوەیکی چەکداری لە ناو تورکیادا یاخود لە شاخەکانی کوردستاندا لە ناو کووردا. پەکەکە ئێمە هەمومان دەزانین لە ڕۆژگارێک هاتووە کە دەرفەتەکانی دیموکراتیزەبوونی کۆمەڵگا، دەرفەتەکانی کاری دیموکراسی، کاری مەدەنی، خەباتی پەرلەمانی لە ناو تورکیادا هیچ دەرفەتێکی لەبەردەستدا نەبووە. هەموو ئەو ڕێگایانەی کە پێویست بوو داکۆچی لە ڕێگایەوە داکۆچی لە ماف و لە ناسنامە و لە ئازادی ئینسان و ئازادی کللتوری و سیاسی و کۆمەڵایەتی کورد بکات، هەموو ئەو ڕێگانەی لە بەردەمدا داخرا بوو. وەک لە خودی ئەم بەیاننامەکەی کۆنگرەی 12 پەکەشدا هاتووە، یعنی پەکەکە بەرهەمی ئەو گرفتە قوڵە سیاسی و کۆمەڵایەتی و کللتوریانەیە کە پەیماننامەی لۆزان و دواتر دەستوری ساڵی 1924 تورکیا کە دەستوری بناڕەتی قانونی ئەساسی دەوڵەتە دروستی کردووە. ئەمانە وای کردووە کە دەرفەتەکانی کاری سیاسی و کاری مەدەنی و کاری پەرلەمانی لە بەردەم تۆدا داخستووە. کاتێک کە هیچ دەرفەتێک لە بەردەمتدا نەماوە پەکە پەنای بۆ خەباتی چەکداری بردووە لە سەرەتای هەفتاکان و دواتریش لە هەفتاهەش کە ئیعلان دەکرێت و لە 84 کە خەباتی چەکداری دەست پێ دەکات. بڕیاری ئەم دوای پەکە بەرەنجامی ئەم هەوڵ و پرۆسێ یاخودە و هەنگاوانەیە کە هەنگاوە سەرەتایەکانی ناو پرۆسەیەکە کە ناوی دێنراوە پرۆسەی ئاشتی لە تورکیا لە سەرەتای ئۆکتۆبری لە ناوەڕاستی ئۆکتۆبری ساڵی ئایندە مانگی دەی ساڵی ئایندەوە بە تەوقەکردن و جۆرێک لە سڵاوکردنی فاشیستترین سەرکردەی دەوڵەت لە تورکیا کە دەوڵەت باخچەلیە و سەرۆکی فاشیترین حیزبی سیاسی لە تورکیا کە مەهەپەیە پارتی ڕێگەسپەرستی تورکیایە دەستی پێکرد. جا پرسیارەکە لێرەدا ئەوەیە کاتێک کە فاشیترین ڕێگەزی سیاسی ناو دەوڵەت لە تورکیا پەنا بۆ نزیک بوونەوە و گفتوگۆکردن لەگەڵ تۆ دەبا، تۆ چی دەکەی؟ ئایا تۆ پاشەکشە دەکەی؟ ئایا تۆ چەند باوەڕت بەوە هەیە؟ ئەمانە پرسیارن. تۆ چەند باوەڕت بەوە هەیە کە ئەم ڕێگەزە فاشیستەی ناو دەوڵات نیەتێکی پاک لە پشتی تەوقەکردن و لە پشتی گفتوگۆکەوە هەیە؟ دکتۆر ئەمە پرسیارە، ینی هەندێک دەڵێن هەر ئەوەی کە دەوڵەت باخچەلی سەرەتا پێشنیاری پرسی ئاشتی دەکاوەمە دەوروژێنێ، ئەمە بۆ خۆی گزارشتە لەوەی دەوڵەتی قوڵ لە تورکیایە لە پشتی پرۆسەکەوەیە. بەدڵنیای گومان لەوە دانیەوە ئەوەی کە هەش بووە هەموو بەشێکی گرنگ لە شکست پێهێنانی پرۆسەکانی ئاشتی ساڵانی پێش ئەم پرۆسێش لە 93ەوە بگرێتاوەکو دەگاتە ئەمەی 2013 بۆ 2015 بەشێکی گرنگیان ئەم دەوڵەتە قوڵەتیدا بەرپرسیارە لە شکست پێهێنانی لە شکست پێهێنانی. بەڵام ئەم جارە خۆی پێستا ئەم ڕێگەزی گۆڕانکاریە زۆر گرنگە ببیندرێ. یعنی ئێستا کاتێک کە تۆ هێزێک هەیە لە ناو تورکیادا دەچێ بەشداری دەکات لە حکوومەت هاوشانی ئاکەپە هاوشانی ئەردۆگان لە ناو حکوومەتدا بەشدارێک هیچ مەرجێکی نییە، هیچ پۆستێکی ناوێ، داوای هیچ شتێک ناکات لە دەوڵەت جگە لە یەک شت نەبێ پەلاماردان و هێرشکردنی سەربازی بۆ سەر پەکەکە. یعنی ئەمە داواکاری سەرچی و سەرەتا و کۆتایی مەهەپە بووە لە ئەردۆگان لە ئاکەپە. بەڵام ئێستا ئەم عەقلیەتە تا چەند گۆڕاوە یان نەگۆڕاوە بەڵام هاتۆتە پێش دەتۆ داوای ئەوە دەکات لە سەمێزێک کۆبینەوە گفتوگۆ بکەین ئەو گرفت و کێشانەی کە زیاد لە 40 ساڵە نزیفێکی خوێنی گرنگی هەم لە ناو کورد لە ڕۆژهەڵات و باکووری لە ئەنادۆڵ و هەم لە ناو تورکدا لێ چۆراوەتەوە هەوڵ دەین ئەمە کۆتایی پێبهێنین. ئەم گفتوگۆیە دەستی پێکردووە لە ئێستادا، هەنگاوەکانی سەرەتا دەستی پێکردووە. پرۆسەیەکە پەکەکە عەبدوڵڵا ئۆجەلان ئێمە دەزانین لە دوای ئەوە لە 27 شوبات ڕاگەیان نیش پەیامێکی ڕاگەیان. لەو پەیامەدا نقطەی گرنگی پەیامەکە بریتی بوو لە جەختکردنەوە لە هەڵوەشانەوەی پەکەکە بە حکمی ئەوەی قۆناغی خەباتی چەکداری لە ئێستادا کۆتایی پێهاتووە، ئەوەی پەکە خواستی بوو تحقیق کراوە و هەروەها پەکە خۆی هەڵبۆشێنێتەوە. هەڵوەشانەوەی پەکەکە و هەم چەکدانانیش بەڕاستی
دوجار ئێمە زانیمان بەشێکی زۆر لە حتا لە میدیاکان و لە هێزە سیاسیەکان و سیاسیەکان و لە ڕۆشنبیران و ئەکادمیستانیش پێیان وا بوو پەکەکە جۆرێک لە گرفتی بۆ دروست دەبێت لە وەڵامدانەوە بە بانگەوازەکەی عەبدوڵڵا ئۆجەلان لە هەڵوەشانەوە ناکۆکی دروستە پابەند نەبوون دروستە بێ حتا گەیاندیانە ئەوەی کە ڕەنگە جۆرێک لێکترازانی سیاسی لە ناو پەکەدا دروست بێ ئەوەی کە بینیمان بێگرتووی پەکە لە کۆنگرەکە هاتە دەر بێگومان ڕەنگە ڕەخناوە بێ بەڵام هەمویان پابەندن هەمویان پابند بوون بەو استراتیژە بەو ستراکچەرێک کە خودی پەکەکە لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵاتی لەسەری دامەزراوە و بەو بڕیارانەی کە لە ئیمرالیەوە هاتوون واتە هیچ گرفتێک لەوەدا نەبووە هەمویان پابند بوون بۆی هەم خۆ هەڵوەشانەوەی پەکە هەم بە بڕیاری چەکدانان بەڵام چەکدانان بە بڕیاری چەکدانان کەی جێبەجێ دەبێ ئەمە شتێکترە و ڕەنگە هەر جێبەجێ نەبێ ئەی مەرج نییە چەکدا بندێ باشە ئەی تورکیا چی لەسەر شانەیەتر لە ئێستا بەداواکە بیکە بەڕاستی ئەوەی کە لە دوای ئەم کۆنگرەوە بیندرا لە ئەم کۆنگرە نائاسایی پەکەکە کە هەمومان دەزانین لەبار دۆخێکی نائاسایی و نەگونجاودا کۆنگرە بەستراوە لە شوێنی جیاجیا بەستراوە و لە قیادە سیاسی گەورە سیاسی و ئاسکەریەکانی خۆیان لە شوێنی جیا سەرپەرشتیان کردووە تورکیا بێگومان ئێستا تۆپەکە کەوتۆتە ساحەی تورکیاوە بەڵام ئێمە دەبێت یەک شت بزانین لە ئێستادا پەکەکە ئەم استراتیژی ئاشتیی ئەم هەوڵدان بۆ چارەسەری ئاشتی و بنیانانی کۆمەلگەی دیموکراتی لە تورکیادا پەکەکە لەسەر وەڵامەکانی تورکیا نەوەستاوە بەتەنها بەڵکو هەوڵ دەدا هەنگاوەکانی خۆی جێبەجێ بکات هەنگاوەکانی خۆی بریتە لەوەی ڕاکێشانی تورکیا بۆ ناو پرۆسەکە تۆ چۆن دەتوانی بە حکمەتەوە دەوڵەتێک ڕابکێشی بۆ ناو پرۆسەیەکی ئاشتی زمینە سازی بکەیت لە ڕووی کۆمەڵایەتەوە بۆ نمونە لە ناوەندی ئەکادیمی لە ناوەندی ڕۆشنبیری لە ناو ڕێکخراوە پیشەیەکان لە ناو جوتیاران لە ناو ژنان لە ناو سیاسیەکان حیزبە سیاسیەکانی دەسەڵات ئۆپۆزیسیۆن لە تورکیا چۆن بتوانی زمینە سازی ئەم کەرەسەی پرۆسەی ئاشتی بکەیە بابەتێکی کۆمەڵایەتی لەمە دەری بکەیت لە دەستی چەند سیاسیەک و لە ژوورێکی داخراو بێ یا لە ئەشکەوتەکانەوە لە ڕێگای نامەگۆڕنەوە بێ ببێتە پرۆسەیەک پرۆسەی کۆمەلگایی بێ یعنی کۆمەلگا خۆی قسە لە بێتە خواستی کۆمەڵایەتی خواستی گشتی خواستێکی جەماوەری پەکەکە لە ئێستادا بۆ ئاراستەیە کار دەکات چاوەڕوانی زۆر لەوە نییە کە تورکیا چەند وەڵام دەداتەوە دەوڵەت چەند وەڵام داتەوە چاوەڕوانی ئەوە ئەم پرۆسە بگۆڕی بۆ پرۆسەیەکی کۆمەڵایەتی و دەوڵەت ناچار بکە بچێتە ژێرباری ئەم بڕین پەسەندکردنی پرۆسەکە باشە دکتۆر ئیسیجابەی یاخۆت وەڵامی دەوڵەتیش و بەرپرسانیش بەرپرسە جیاوازەکانیش هێز ویلایەنە سیاسیەکانیش لە تورکیا تا ڕادێکی حسابیان بۆ خواستی پەکەکە و ڕاگەندراوی پەکەکە باش بوو ئەرێنی بوو ئاشتیانە بوو هەر لە بەڕێز ئەردوغانەوە هەر لە باخچەلیەوە سەرۆکێز بەڵێن حەزبەکانی کە لە جەهە پشت بە هەمان شێوە ئەمە جۆرێک لەوە پیشان نادا کە تورکیا ژەم جارە ڕەنگە جیاوازتر بێ بەدڵنیایەوە ئێمە هەمومان دەزانین تورکیا لە دامەزراندنی دەوڵەتی مۆدێرنەوە لە تورکیای سەردەمی کەمال ئەتاتورکەوە تاوەکو بەم دۆخی ئێستا دەگەین تاوەکو بەدەسەڵاتی ئەردۆگان دەگا کەمە زیاد لە 20 ساڵە لە دەسەڵاتە یعنی تورکیا نەیتوانیەوە لە ڕێگای سەربازیەوە بە لۆجیکی سەربازی بتوانێت ئەو استراتیژی و ئەمانجانە بەدەست بێنێت کە پرۆسەکانی لە پێناودا ئەنجامدا و دەیان جۆر پرۆسە و لەژێر دەیان تایتڵ و ناونیشانی جیاوازدا پرۆسی سەربازی ئەنجامداوە هیچ یەکێک لەم پرۆسە هەم لە ناو سنوور ناوەی جوگرافیای تورکی هەم لە دەروی جوگرافیای تورکی پرۆسەکانی ئەنجامداوە لە هیچ یەکێک تاوەکو ئێستا تورکیا نەیتوانیەوە ئەو ئامانجانە بێنێتە دی کە پرۆسەکانی لە پێناو ئەنجامداوە لە بەرامبەرەوەدا پەکەکە لە 1970ەوە خەباتی چەکداری دەکات تفەنگی دەستداوەتەوە ڕوبەڕوو لەگەڵ تورکیا لە شەڕێکی دەستەویەخەدایە لە شەڕێکی خوێناویدایە لە 41 ساڵواتە تەمەنی 41 ساڵی خەباتی چەکداری پەکەش نەیتوانیوە تحقیقی ئەو ئامانج و استراتیژە بکات کە لە پێناوی دامەزراوە بۆیە هەردوو لە ئێستادا دەیان هەزار ئینسان لە هەردوو لا شەهید و کوژراون یعنی ئەم دووە هەردوو لا گەیشتونە قەناعەتێک ئێستا دەبێ بگەنە قەناعەتێک دوجار جەنگ شەڕ خوێن پەلاماری سەربازی ناتوانێت چارەسەری پرسەکە بکات نە تورکیا هێزی ئەوەی هەیە بتوانێت بە دو تەکنۆلۆژیای سەربازیش بتوانێت ئەمە کۆتایی پێبێنێ و نەپەکەکە لە ڕێچەکەەوە دەتوانێت ئەنقەرە ملکەچکە بە خواستەکانی بۆیە هەردووچیان دەبێت لە نەتیجە بگەنن خاڵێک کە خاڵی هاوبەشی نێوان هەردووچیان بێ بیرکردنەوەی
ئەم ژێرخانە فیکریەی کە لە سەرەتاوە باوەڕی بە پرۆسەی سەربازی و جەنگ و خەباتی چەکداری هەبووە گۆڕانکاری بەسەردا بێن گۆڕانکاریەکی بچووک لەلایەن پەکەکە دەستی پێکردووە و گۆڕانکاریەکیش لەلایەن دەوڵەتەوە دەست پێ بکات کە لە گوتاری سیاسیان لە ئێستادا تا ئەندازەیەک ئامادەیە هەم لە گوتاری ئەردۆگان لە وەڵامدانەوە بە ئەنجامنامەی کۆنگرەی 12 پەکەکە هەم لە وەڵامدانەوەی بە بانگەوازەکەی عەبدوڵڵا ئۆجەلان هەم لەلایەن جەهەپەوە کە هێزێکی گەورەی ئۆپۆزیسیۆنی دەوڵەتە لە تورکیادا هەم لەلایەن مەهەپەوەکو هێزێکی ڕێگەسپەرستی نەتەوەیی و هەم ئەم لێدوانەی ئەکرەم ئیمام ئۆغڵۆ بەڕاستی زۆر پەنجەی خستۆتە سەربرینەکان کە گوناحە گەورەکان هەڵە گەورەکان بەشێکی دەخاتە ئەستۆی دەوڵەتەوە دەوڵەت وای کردووە مافی یەکسانی و ئازادی هاوڵاتی یەکسان بۆ کورد دابین نەکراوە ئەمە بەرهەمی ئەوەیە کە ڕوویداوە تاوەکو ئێستا کەواتە ئەوەی ئیمام ئۆغڵۆ باسی کرد ئەگەر دەوڵەت توانێمانە جێبەجێ بکە خەڵک پێویست بەوە دەکات چەک هەڵگرێ و بچێت لە شاخەکاندا ڕاست بێگومان ینی تۆ دەرفەتێک لە بەردەمدانە بۆ بۆی پەنات بۆ خەبای چەکداری بۆ هەر ناو ئەنجامنامەی کۆنگرەی دوا کۆنگرەی پەکەش ئەمە ڕاگەیەنراوە ینی ئەوان لە ناچاری پەنایان بۆ خەبای چەکداری بدۆ دکتۆر چەندە هێنانە بەرباسییان پرسە لەم کاتەدا پەیوەندی بە گۆڕانکاریەکانی ناوچەکەشەوە هەیە ڕاست ینی ئەمە دەکەم پرسیار زۆر جار ئیسرائیل دی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دەگۆڕین چەندە تورکیا و دەوڵەتی قوڵ لە تورکیا درکی بۆ مەترسیانە کردووە کە هەمیشە پەکەکە دەتوانرێت وەکو چەکێک لە بەرامبەریدا بەکار بێنرێ لەبەرەوە خۆیان دەست پێشخەر بن لەوەی کە مەترسیەکان دوور بخەنەوە و جۆرێک لە ئاشتی لە وڵاتەکەیان بەرقەرار بکەن. ڕاستیەکەی من ئەو مەترسیە زۆر گەورەیە لەسەر دەستکاریکردنی جوگرافیای تورکیا نابینم ڕاستە لە زۆر شوێن باز دەکرێت و قسە لەسەر مەترسی گەورە لەسەر جوگرافیای تورکیا و هەڵوەشانی تورکیا و دابەشبوونی تورکیا دەکرێت بەڵام لە ڕاستیدا هیچ ئاماژەیەک نە لەسەر ئاسی قلیمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی لە بەرژەوەندی کوردنیە دەست بۆ دەستکاریکردنی جوگرافیا بە هەتا ئێستاش ئێمە هەمومان دەزانین ئەمە هەم لە باشوور هەم لە ڕۆژئاوا هەم لە ڕۆژهەڵات و هەم لە باکووریش تاوەکو ئێستا ئەوەی کە دەستی لەلایەن ناوەندی نێودەوڵەتیەوە چل لایەن نەتەوەیەکتوەکان چ لایەن ناوەندی بڕیاری نێودەوڵەتیەوە جێگای پەسەندکردنیە بریتە لە مەسلەی ئەوەی کە دەستکاری جوگرافیا بکرێت بۆیە بە باوەڕی من دەستکاریکردنی جوگرافیا و مەترسی هەڵوەشان مەترسێکی زۆر گەورینە لەسەر دەوڵەت لە تورکیا بەڵام بۆ معنایە تورکیا مەترسی ئەمنی نییە مەترسی ئەمنی هەیە تورکیا مەترسی اقتصادی هەیە تورکیا مەترسی پەیوەندی هەیە تورکیا مەترسی ئەوەی هەیە ناو کۆمەلگای نێودەوڵەتی و ئەو ئامانجانی کە ئەو ئامانجە ئیقلیمیانەی کە بەدوایەوەیتی ئەو ئامانجانە تەحقیق نەکات لە بوونی لە بەردەوامبوونی پرۆسەی شەڕ درێژە کێشانی شەڕ لەگەڵ پەکەکە چکە ئێمە ئێستا بۆ نمونە هەرەگە نمونەیەکی سادە بینەوە ئێستا ڕێگەی گەشە پێدان هەیە کە لە عراقەوە بەحساب بە بەسڕا و دوجار بەناو دێتن بەشێکی بچووکی بەناو خاپور و ئەانە تا دەکاتە تورکیا بەشێکی زۆری بەناو باکووری کوردستاندا دەڕوە بەناو شارە کوردیەکاندا دەڕوە لانی کەم ئێستا تۆ ئەگەر دیقەتی ئەمە بدەیت ڕەنگە ئەمە وێنەیەکت دێنێتە بەرچاو لە ڕووی ئەمنیەوە ئەگە پەکەکە خەباتی چەکداری پەکە بەردەوام بێ بەشێک لەم ڕێگا استراتیژیە کە دەبێتە شادەمارێکی گرنگی بژانەوەی اقتصادی و لە ڕووی گەشتیاری و لە ڕووی بازرگانیەوە بۆ دەوڵەتی تورکیا و دەگاتە ئەوروپا بەڕاستی دەکەوێتە ژێر دەکەوێتە ژێر مەترسیەوە لانی کەم دەتوانێت ینی زۆر شتی تری لەو بابەتە هەنە کە بۆ تورکیا بەڕاستی قازانجی زۆر گەورەی دەبێت. باشە دکتۆر دوا پرسیارم بە خوێندنەوەی تۆ پرسەکە بەکوێیەکە بۆوە کۆتایی پێدەکەم ومان نیوای بۆ دەخوازیین ئاشتی بەرقەرار بێ کورد هەندێک لە مافەکانی بەدەست بێنێ لە چوارچێوەی دەوڵەتی تورکیادا یا خۆت هەندێک دەڵێن ئەگەر پرسی ئاشتیم جارە جێبەجێ نەبێ هەرەوە نیە هەرکەسەوە بۆ ماڵی خۆی بە جەنگێکی خوێناوی کۆتایی پێدێ بەدڵنیایەوە پرسی ئاشتی ئەگە سەر نەگرێ و ئومێد دەکەین سەر بگرێ ئەگە سەر نەگرێ بەدڵنیایەوە جەنگ دەست پێکاتەوە شەڕ دەست پێکاتەوە هەروەکو ڕابردوو چۆن ئەم نەزیفی خوێنە درێژەی دەبێ و بەردەوام دەبێ ئێمە ئومێدیەوە دەکەین سەر بگرێ بەڵام بە ئومێد نییە بەڕاستی ئەرزی واقع و دوجار لایەنە ناکەن دەتوان وەڵامی ئەوە بدەنەوە ئێمە ئێستا یەک شتمان لە ناو دیمەنەکەدا ناو شان و سیاسەکەدا یەک شت بەڕوونی لە بەرچاوە لەسەر مێزی گفتوگۆکەدا لایەنێک هەیە هەنگاوی ناوە هەنگاوێک دوو هەنگاو هاتۆتە پێشەوە لایەنی دووەم هەتا ئێستا لە ئاستی خیتابی تیۆری زیاتر
میدیایی زیاتر هیچ شتری نەکردووە یعنی بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە سەر بگرێت پێویستە دەوڵەتیش هەنگاو بنێ ناشێ هەر چاوەڕوانی ئەوە بکەی ئەوان بڕیاریاندا خۆیان هەڵوەشێنەوە بۆ نمونە کە خۆ هەڵوەشانەوە ئیمکانی نییە جێبەجێ بکرێ مەبەستم لە ژێر ناوی تردا وەک خۆیان دەڵێن لە ژێر ناوی تردا درێژە بە خەبات دەدەن یاخود لە درێژە بە خەبات دەن و خۆ ڕێخستن دەدەن چەکدانان ئەگەر تورکیا و دنیا چاوەڕوانی ئەوە بێ پەکە چەکدا بنێت چەکدانانێ وەکەوەی ئەوی لە خەیاڵی هەندێک خەڵکدا دروست بووە پەکە ئێستا هەموو چەکانی ملی چەکانی شۆڕ دەکات و دەچێتەوە بە لێشا ڕوودا تورکیا دەکات شتی وا ڕوونادا بە دڵنیاییەوە پەکەکە دەمێنێتەوە وەکو هێزێکی چەکدار دەمێنێتەوە هەتا ئێستا چاوەڕوانی ئەوە دەکات بزانێت تورکیا چەنگاوی دەن لە ڕووی قانونیەوە ئەوەی ئەکرم ئیمام ئۆغڵۆژ دەیڵەیە دەبێت ئەم پرسە بکرێتە پرسێکی پەرلەمانی گشتی بکرێتە پرسێکی گەورەی نیشتیمانی و لە ژوورە داخراوەکان دەربچێ کۆمەلگا بەشداری پێ بکرێت لە پرسەکەدا بەتەنها بە شێوەیەکی داخرا و بچووک نەمێنێتەوە لە ژوورە تاریکەکاندا بەڵکو کۆمەلگا بێتە بەشێک وە لە پەرلەمان لە ڕووی سیاسی و قانونیەوە قسە لەسەر ئەم پرۆسەیە بکرێ بۆ ئەوەی دەستکاری قانونی بڕنەڕەتی دەوڵەتی تورکیا بکرێت چکە بەبێ دەستکاریکردنی ئەم قانونە تۆ وجودت نییە لە ڕووی سیاسی و کللتوریەوە لە ناو تورکیادا باشە دکتۆر سەنوتمدا پرسیارم بەڵام پێ دوانییە باسی ئەمە کرابێ کە یان ئەم هەنگاوانش باس کرابێت لە پەرلەمانەوە زمینە سازی بۆ بکرێت پێدەچێت چکە بەدڵنیایەوە ئەمە پەلەمانە ینی هەمومان پەلەمانە ئەمەوەی هەنگاوەکان بە خێرایی ببینی ئەم پەلێ سەرنج بۆ ڕاکێشام ئەمە گەناوی پرۆسە بێ پرۆسێس ینی شتێک نییە بە پەلە ئەنجام بدرێ پێویستی بکاتە ڕەنگە چەند ساڵ بخایانێ ئێمە دەزانین لە 2013 بۆ 2015 پرۆسی ئاشتی بەردەوام بوو هێشتا نەگەیش بە نەتیجەیەک و دوجار شکستی خوارد یاین دەچێت چەند ساڵ بەردەوام بێ و ئەسڵەن پرۆسی چەکدانانی پەکەکە ڕەنگە 2 ساڵ بخایانێت یعنی ئەمە شتێک نییە بە پەلە ڕوو معاملەی دۆلار نییە بەیانی بگۆڕمەوە ئێوارە قازانجەکە بخەمە گیرفان یا ئێوارە تووشی زەرەر بم ئەمە بابەتێکە پێویستی بەکات هەیە کاتی دوور و درێژی پێویستەوە ڕەنگە چەند ساڵ بخایانێ هەم بۆ دەوڵەت هەم بۆ ئەو پرسە چەند دەستە ناو پەرلەمان چەند فراکسیۆن و کوتلە پەرلەمانیەکان پێشوازی لەکەن ڕێی لەسەر دەدەن ئامادەم بۆ گۆڕنی دەستکاری دەستور ئەوانە هەموو پرسی دوور و درێژن و پێویستی بکاتە بۆیە بە پەلە ناکرێت بەدڵنیاییەوە زۆر بەڕێز دکتۆر جعفەر عەلی مامۆستای زانکۆ سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بە خێراتی خۆشەویستان بە یارمەتیە و کارانم بەرنامی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆشخواتان لەگەڵ